ڕۆزا ئەڵتون بازێکی بریندار لە قەندیلەوە بۆ فەڕەنسا. سەرکردەکەی پەکەکە چۆن بەنهێنی و پێشمردنی بۆ سلێمانی و تاران و دیمەشق گوازرایەوە. لە کۆنگرەی 12یەمی پەکەکە کە بڕیاری خۆ هەڵوەشاندنەوەیدا ئەو کات هەواڵی شەهیدبوونی دوو سەرکردەی خۆشیان ڕاگەیاند کە چەند ساڵێکە کوژراون. یەکێکیان ڕەزا ئەڵتون و ئەوەی دیکەشیان حەیدەر قەیتان بوو کە ئەندامی کۆنسە و سەرکردایەتی پەکەکە بوون. لەگەڵەوەشدا عەلی حەیدەر قەیتان کە بە هەڤاڵ فواد ناسرا بوو ئەندامی دەستەی دامەزرێنەری پەکەکە و هاوڕێی نزیکی عەبدوڵڵا ئۆجەلان بوو. ڕەزا ئەڵتون کە لە بوارەکانی دیپلۆماسی و ئابووری پەکەکەدا ناوێکی دیار بوو لە 10 ئازاری 2019 و لە کاتێکدا چەند ئۆتۆمبیلێک لە قەندیلەوە بەرەو شارۆچکەی سەنگەسەر دەچوون تورکیا هێرشی کردە سەر چەند بەرپرسێکی پەکەکە و لە ڕووداوەکەدا کوژران. وەزارەتی بەرگری تورکیا ئەو کاتوتی ڕەزا ئەڵتونیش کوژراوە، بەڵام دواتر ڕەزا ئەڵتون لە 11 ئازاری 2019دا بەشداری لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا کرد و گوتی ئەو هەر لە شوێنی ڕووداوەکە نەبووە. بەڵام بە پێی زانیاریەکان ڕەزا ئەڵتون لەو ڕووداوەدا بریندار بووە و گەیەنراوەتە شاری سلێمانی و دواتر هەر بە نهێنی لە تاران و دیمەشق چارەسەری تەندروستی وەرگرتووە، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ باری تەندروستی زیاتر تێک چووە. بەهۆی کێشەی تەندروستیەوە چۆتە فەڕەنسا و پزیشکەکان جگە لە کەمکردنەوەی ئازارەکانی نەیانتوانیوە هیچ چارەسەرێکی بۆ بکەن. دواتر ڕەزا ئەڵتون لە فەڕەنساوە گەڕاوەتەوە بۆ سلێمانی و بە نهێنی لە نەخۆشخانەیەک هێڵراوەتەوە تا دواتر لە ساڵی 2024دا بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە و شەهید بووە. دواتر هەواڵی مردنی بەناوی نور حەیات ئەڵتونی خوشکی ڕاگەیەندراوە کە ئەندامی پەکەکەیە. ڕەزا ئەڵتون لەدایکبووی ساڵی 1956 و خەڵکی شاری قەیسەری تورکیایە و یەکێک لە دامەزرێنەرانی پەکەکەیە. لە ساڵی 1970ەوە پەیوەندی بەو پارتەوە کردووە. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پەکەکە بووە. لە کۆمیتەی سیاسی و پەیوەندیەکان کاری کردووە. ڕەزا ئەڵتون بە برینداری و بەنهێنی 4 وڵات گەڕا، بەڵام هیچیان دادی برینەکەیان نەدا تا سەرنجام گیانی سپاردووەم خۆناغی ئێستای پەکەکەی بە چاوی خۆی نەبینی کە خۆناغی چەکدانانە و ئەگەری هەیە بە یەکجاری لە قەندیل بێنە خوارەوە. ئەو کات عەلی حەیدەر قەیتانیش بە یەکێک لە سەرکردە دیارەکان و ئەندامی دەستەی دامەزرێنەری پەکەکە دادەنرێت. ئەڤاڵ قەیتان لە ساڵی 1952 لە گوندی هینگرڤانی دەرسیم لەدایک بووە کە لە بنەماڵەی سەرکردەی گەورەی کورد سەید ڕازای دەرسیمە. ئەو کات لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان هەردووکیان خوێندکاری بەشی زانستە سیاسیەکانی زانکۆیان قەرە بوون و لەوێش یەکتریان ناسیوە. قەیتان لە پاڵ هەریەک لە ئۆجەلان، کەمالپیر، حەقی کەرار و مەزلوم دۆغان بە یەکێک لە دامەزرێنەرانی پارتی کرێکارانی کوردستان دادەنرێت کە لە 5 ساڵی سەرەتای دامەزراندنی پەکەکە کە بە قۆناغی بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیای پەکەکە ناسراوە قەیتان ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت و چەندین چالاکی دەکات. ئەو کات بە یەکێک لەو سەرکردانەدا دەنرێت کە ڕۆڵێکی بەرچاوی لە دامەزراندنی ڕێکخرا و دامەزراوە سیاسیەکانی پەکەکەدا هەبووە تا دوجار و لە کۆنگرەی 12 پارتی کرێکارانی کوردستان شەهیدبوونی ئەو سەرکردەی پەکەکەش ڕاگەیەندرا.